لە هەرێمی کوردستانە بە تەسریحی خۆیان 345,000 یەکەی نیشتەجێبوون دروست کراوە. 345,000 وەکو خۆیان ئەڵێن ئەمە شارێکی تەواوە. کڕینی مڵک بۆ عەرەب ئاسان کرا. ڕێو شوێنە یاساییەکان لەسەر کڕینی خان و شوقە لەلایەن عەرەبی ناوەڕاست و باشوورەوە ئاسان کراوە. کاتێک بۆ بەرهێنەر تەنها سەیری قازانجی مادی خێرا بکات بە بەهای 35 ملیارد دۆلار بە تەنها پرۆژەی نیشتەجێبوون. وەکو لەو دیبەیتەیە بینیمان وتی 35 میلیارد داهاتی هەبوو پرۆژەی نیشتەجێبوون. یعنی بایی 35 میلیارد دۆلار ئێمە خاکمان فرۆشتووە. ئەم 35 باشە بەس پێم بڵێن چی بۆ کوردستان کرد، چی بۆ هەرێمی کوردستان کرد، چی بۆ بێکاری کرد، چی بۆ پێشخستنی ژێرخانی ئابووری ئەم هەرێمە کرد. باشە ئەگەر ئەم 35 ملیارە تەرخان بکرایە بەس کارگەی پێ دروست کرایە بدەیەها هەزار کەسی پسپۆر و وەکۆڵە دەرچووی زانکۆکانمان هەبوو هەمووی بەکارە بوون. هەمووی ئاستی بژێوی و ئابووری ئەم هەرێمە گەشەیە کرد بەرزە بووەوە. ئەسڵەن خۆمان ئەبووینە خاوەن، خۆمان ئەبووینە سەروەری هەموو شتێک لەم هەرێمەیە.